الحمد لله نحمده ونستعين ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله لا نبي بعده. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. باوەڕدارانی بەڕێز لە ئەم وتارەی هەینیدا لە کەناڵی پەیامەوە ئەمانەوێ باسێک لەم بار و زروفە بکەین کە واوەکو ئێستا بە کوردستان و بە جیهانە تێپەڕێ کە ئەویش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە کە گۆڕانکارێکی گەورەی بەسەر ژیانی هەموو مرۆڤەکانە هێناوە بە باوەڕدار و بێباوەڕەوە. ئەمانەوێ هەندێک لە تێڕوانینی ئاینی پیرۆزی ئیسلامەوە هەندێ بەرچاوڕوونی بە موسڵمانان بدەین کە لەم ماوە ئەوە چەند هەفتەیە کە نوێژ و جومعە و جەماعەت لە مزگەوتەکانە ناکرێ، بەڵام لەم شوێنەوە کە قەرەباڵخی و تێکەڵاوی و بەرێککەوتن ڕوونادا، ئێمە ئینشاڵڵا هەندێک باس و خواست لەو بارەوە بۆ ئێوەی بەڕێز پێشکەشەکەین. سەرەتا پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکا دەفەرمێ: من أصبح منكم آمنا في سربه. هەر کەس لە ئێوە دەرحەق بەخۆی ئەمن و ئاسایشی هەبێ، معافا في جسده، لاشۆ بەدەنی تەندروست بێ و صحەتی باش بێ، عند قوت يومه، بژێوی ئەو ڕۆژەی هەبێ پێی بژی و احتیاج و محتاج نەبێ، فكأنما حيزت له الدنيا بحذافيرها، وەکە وای هەموو دنیاهی ئەو بێ و هەموو دنیا هات بێتە بەردەستی ئەو. یعنی ئەمن و ئاسایش، لەش ساقی و تەندروستی، پاشان ژیان و مەعیشەت و گوزەران، ئەمانە سێشتی سەرەکین کە واوەکو بۆ ژیانی مرۆڤەکان پێویستن و خوای گەورە بە نیعمەتی گەورە ناوی بردوون، وەک ئەفەرمێ بە قوڕەیش: ئەطعەمەهم من جوع وئامەنەهم من خەوف. لە برسێتی ڕزق و ڕۆزی داون، لە ترس و بیمیش پاراستوونی. ئاینی پیرۆز ئیسلام وەک ئەخیر پەیامی خوا بۆ سەر زەوی و مرۆڤەکان و ئاینێکی واقعی، هەرچەند مەبەستی ئەسڵی لە هاتنی پەیامی ئیسلام و پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم ڕێنماییکردن و ڕێنیشاندان و بەرچاوڕوونیە بۆ مرۆڤەکان کە چۆن لە ژیانی دنیایانە بژین، بە تایبەتی بەشی بەندایەتی و عوبودیەت بۆ خوا، بەڵام لایەنی تەندروستی و صحیش یەکێکە لەو شتانە کە ئاینی پیرۆزی ئیسلام وەک ئاینێکی واقعی و واقع بینانە فەرامۆشی نەکردووە. لە زۆر لایەن و ڕووەوە گرنگی پێداوە، قسەی لەبارەوە کردووە، ڕێنمایی و تەوجیهاتی فەرمووە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم. ئەوە تا جابر ئەیگێڕێتەوە، فەرمێ پێغەمبەری خوا فەرمی کە خەوتن چراو ئاگرەکانتان بکوژێننەوە، دەرگاکان داخن، ئەو شتانەی کە سەریان ئەگیرێ قاپ و قاچاق سەریان بنێنەوە، خواردنەکان داپۆشن، خواردنەوەکان. ئەمە هەمووی ئێستا صحیەن دەرەکەوێ کە واوەکو ئەمانە هەمووی شتی گرنگن. زۆر جار چەندین کارەساتی گەورە کەوتووەتەوە بەهۆی شۆرتێکی کارەباوە، بەهۆی ئاگرێکەوە لە ماڵەکە کە نەکوژێنراوەتەوە، بەهۆی سۆبایەکەوە، بەهۆی هەر شتێکی ترەوە، ئاگرێکی لادەی کۆن کە سۆبەیەک بۆ سۆبەیەکی دار بۆ کەواکو کارەساتێکی دروست کردووە. پاشان ئەمەی کە ئێستا ئێمەی تێکەوتوین مەسەلەی ڤایرۆس و نەخۆشی و بڵاوبوونەوە و پەتایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی بەوە کردووە کەوا پەتای یەکێکە لە ڕاستیەکان، یەکێکە لەو وەزعانی کەوا تووشی مرۆڤەکان و ژیانی مرۆڤەکان دێ. ئەوەتە لەو فەرمودەی پێشووە زیادەیەکی هەیە، فەرمێ:
قاپ و قاچاقەکان داپۆشن دەمی ئەو شتانی دەمی ئەبەستێ بیبەسن چونکە لە ساڵە شەوێکی تایە پەتاو دەردێک بڵاوە بێتەوە هەر قاپێ سەری نەندابێتەوە هەر قابلەمەیە هەر شتێک سەری نەندابێتەوە خواردن بێ خواردنەوە یان دەمی نەبەسرا بێ ئەو شتێک کە ئەبەسرێ ئەو پەتاو ئەو نەخۆشی و ئەو دەردە تێئەچێ و بڵاوە بێتەوە تایە و دوای ئەو خەڵکی کە بەکاریێنێ تووشی نەخۆشی ئەبێ ئەوە حەدیثێکی صحیحە و ئیمامی موسلیم ڕوایەتی کردووە و لە فەرمودەیەکی کا پێغەمبەری خوا فەرمێ لا يريدن ممرض على مصح يعني ئەو کەسەی کەواکو وشتری هەیە وشترەکانی نەخۆشە یا حیوانەکانی نەخۆشە و جۆرە نەخۆشیێکیان گرتووە تێکەڵاوی ئەو حیوان و ئەو ڕان و وشترانەی نەکا کەوا ساقن چونکە بەهۆی نەخۆشەکەەوە ساقەکانیش نەخۆشەکەون ئەو تا لێرە پێغەمبەری خوا ئاماژە بەوەکە کە نەخۆشی لە نەخۆشەکانەوە ئەگوازرێتەوە بۆ ساغەکان یان فەرمووی وفر من المجذوم كما تفر من الأسد رواه البخاري لە خەڵکی گول و نەخۆشی گولی ڕابکە وەکو چۆن لە شێر ڕاکەی یعنی چەندێ دوورەکەویتەوە لە شێرێک و مەترسیدارە ئەوەندە گەڕۆڵی نەخۆشی گولی نەخۆشیێکی مەترسیدارە و لە کەسێکەوە بۆ کەسێکی کە ئەگوازێتەوە و هەروها پێغەمبەری خوا خۆی صلی الله علیه وسلم کاتێ نوێنەرەکانی هۆزی ثەقیف هاتن بۆی موسڵمان ببن و بەیعەت بدەن پیاوێکیان تیا بوو نەخۆشی گولی هەبوو پێغەمبەری خوا جوابی بۆ نال لە دوورەوە کە نەیە و نزیک نەبێتەوە چونکە پێغەمبەر خوا کە بەیعەتی کرد صلی الله علیه وسلم دەستی خستە ناو دەستی ئەو کەسەی کە بەیعەتی لێ وەرەگرت فەرمی ئەوە بەیعەتمان پێدای بڕۆ خوا حافیز بێ ئەنجا ئەمە بەشێکی کە ئیسلام دان بەوا ئەنێ نەخۆشی پەتا میکرۆب ڤایرۆس ئەمانە کەواکو نەخۆشی ئەگوازنەوە کەسێک لە کەسێکی کەوە ئاژەڵێک لە ئاژەڵێکەوە ڕووەکێک لە ڕووەکێکی کەوە ئەیگرێت ئایا ئاماژە و ڕێنمایی و نەسیحەتی بۆ خۆپاراستن چییە؟ ئاینی پیرۆزی ئیسلام پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم حەدیثەیەکمان هەیە کە ئیمامی موسلیم ئەیگێڕێتەوە لە صحیحەکەی ئەوش ئەوەیە عومەری کوڕی خەتاب لە ڕەزا و ڕەحمەتی خوای بێ لە خلافەتی خۆیان ئەچێ بۆ شام سەر لەو موسڵمانانی شام و ئەبوو عوبەیدە و سوپا بدا کە ئەگاتە سنووری شام لەوایەن بەدەمی واڵێن قوربان لە شامە لە عەمواس پەتاو تاعون بڵاو بۆتەوە جا نازانم جەنابەت دێی یا ئەگەڕێتەوە لەوێ ڕاوێژەکە خەڵکەکە ڕایەن جیایە هەیە ناڵێ بڕۆ گوێمە دەرێ و تۆ سەفەرێکە هاتوویت و خوا چی قەدەر کرد بێ هەر ئەوەیە هەندێک شەڵە نابێ تۆم هەموو سەحابە و هاوڵی پێغەمبەرت صلی الله علیه وسلم لەگەڵایە بۆچی ئەیان بێتە ناو ئەم نەخۆشی ئەم پەتاو دەردەوە ڕاوێژ زۆرەکە ڕایەن جیابێ ئەخیرەن هەندێک سەحابەی بە تەمەن و ئەوانەی مهاجرینی ئەوەلن لە قوڕەیشیەکان بانیانەکە ئەوان ئەڵێن ڕامان وایە نەچی بگەڕێیتەوە لەم کاتانە ئەبن عەبدوڕەحمانی کوڕی عەوف لەوێ نابێ کە دێتەوە لێ من هەواڵم پێ لەم بارەوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەگەر تاعون لە شوێنێکا بڵاو بوویەوە لێی دەرمەچن ئەگەر لە شوێنێک شابوو ئێوە مەچنە ناوێەوە مەژ سوپاسی خوای کرد و گەڕایەوە ئەنجا لەوێ پێش ئەو ئەم عەبدوڕەحمان بێ ئەبوو عوبەیدە کە عومەر نەئێویست بچێ و ئاوا بڵێ ما تیا مابوو وتی ئەتەفیڕ من قەدەری الله ئایا تۆ لە قەدەری خوا ڕاکەی خوا چی تەقدیر کرد بێ ئەوە هەرە بێ بۆچی ئەگەڕێیتەوە بۆ نایت ئەوش فەرمی بەڵێ من لە قەدەری خوا ڕائەکەم بۆ قەدەری خوا ئایا گەر تۆ بچی بە شوێنێکە لە وەڕێکی تیابێ و هەندێک وشترت پێ بێ لایەکی لە وەڕی باشی هەبێ و لایەکی لە وەڕی خراپ بێ لە هەر کامیان بی لە وەڕێنی هەر قەدەری خوا نییە تیبا ئێمە شەر قەدەری خوایە مەگەڕێن خۆخوا گەرەک بێ ئیرادە ویستی لەسەرەوە بێت تووشمانکە هەر تووشە بین ئیرادەشی نەبێ هەر تووش نابین لەبەرەوە هەر تووشتەکە هەر دووبارەکە قەدەری خوایە بەڵام ئەوەندە هەیە خەڵک و مرۆڤەکان لە بەرامبەری ئەم پەتاو نەخۆشیە کە ئێستا لە کوردستان و لە جیهانە هەیە و لە کۆنیشا کە تاعون و جۆرەکانی پەتا هەبووە ئەبنە دوو بەشەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم دەربارەی تاعون ئەفەرمێ ئەمە عەزابێکە خوای گەورە ئەینێرێ بۆ سەر هەر کەسێک کە خۆی بیەوێ بەڵام خوا کردوێتی بە ڕەحمەت بۆ موسڵمانان هەر کەسێ لە شوێنێکە تاعون بوو مایەوە و چاوەڕوان ئەجر و پاداشی کرد بۆی خەڵکی تر توژنەکان نەڕۆشتە دەرەوە لە شوێنەکەی لە شارەکەی لە ماڵەکەی ئەوە بڕوایشی وابێ خوا چی نووسیوە هەر ئەوەی تووشە بێ ئەگەر مرد ئەوە ئەجری شەهیدی هەیە
ولا فرموديكي كا بيغمر باسي الشهيد كان كومل خلق بالشهيد واجر الشهيد اجميريك لو انا افرمي والمطعون شهيد او بطاعون بمري شهيده وامن خوشي انا شهر جورك الا طاعون وجورك الا بتا هر شتي قشتي بلا كونا بيام تو طاعون هر نخوشي كي بتاي قشتي قشتگير به بيوتراوا طاعون اما وكو شويكي صحي بوي اس امش امشگاري خلقي هرمي كردستان و هر کسی كيش گومان ليه اگري گوي ليه معنا اكين كواكو خلق اورين ماياني وزارة الصحة وزارەتی ناوخۆ بۆ خەڵکیان دەرکردووە پێوە پابەند بن کاریان پێ بکەن چونکە ئەو بۆ سەلامەتی و تەندروستی هەمووانە هەر جۆرە مخالەفە و هەر جۆرە بەرکەوتن و زیانێک توش ببێ هەمووان زەرەری لێکەین یعنی هەر ئەو نەفەرە زەرەر ناکە کە خۆی پابەند نابێ بەڵکو زەرەر لە هەمووانەدا ئەگەر کەسێک نەخۆش بێ وەتا ئەیبینین بەجارێ دەوروبەرەکەی هەمووی تووشەکە و ئەگەر خەڵکەکە پابەند بێ لەوانەیە ماوەیەک بێ خەڵک وەکو لە دان بە خۆیان بگرێ لە ماڵ و شوێنەکانی خۆیان بمێننەوە دواتر وەزعەکە تەواو بێ وشاڵا و کاتە خەڵکیش بە سەلامەت لە زروفەکە و لە کاتە ناخۆشەکە کۆتایی پێ دێ و ئەم بەڵاو پەتا و نەخۆشیش بە سەلامەتی بەسەر خەڵکاتی ئەپەڕێ و خەڵک زیان و زەرری لێ ناکەوێ بەڵام سەرەڕای ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری هەندێک دوعاشمانەکە ئێمە هەمیشە لە نەخۆشی و لە دەرد و لە بەڵاو لە هەموو جۆرە خراپێک دعاء بكين وبنا بخوا بقرين أو تأخويا فرمي اللهم إني أعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الأسقام رواه أبو داود يعني أي خوايا من بنا أقرن بتو لبلاكي نخوشي بيسته للشيتي لقري لهر نخوشي كتري خراب كواكو توشي خلق كان بي وأي فرمو اللهم عافني في بدني اللهم عافني في سمعي اللهم عافني في بصري لا إله إلا أنت خوايا چاوم ساقی گوێم ساقی بەدەنم ساقی هیچ خوا و پەرستراوێکی ڕاست و دروست نییە تۆ نەبی و ئەی فەرموو هەر کەسێ بەیانیان و ئێواران چ ڕۆژی لێ بێتەوە چ ئێوارەی بەسەردادی ئەم دوعا بخوێنێ بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم سێ جار بیخوێنێ هیچ زەرەر و زیانێکی لێ ناکەوێ جا ئەبانێکێکە لە ڕاوەکان ئەمەی گێڕایەوە ئەو کەسێک کە حەدیسەکەی لێوەرگرت بینی ئەم پیاوە لایەکی تووشی شەلەل بووە کابرا زۆر سەرنجی ئەبانیەدا بۆ سەرنجمەدەی بۆ سێرمەکەی وەڵی من تەنها ئەو شەو ئەم دوعام نەخوێندەوە کە تووشێم نەخۆشیە بوو ئەنا لە ژیانما دوعام خوێندووە هەر سەلامەت بووم ئەو شەو کە نەخوێندووە خوا تووشێم نەخۆشی کردم و زانایان و فوقەها ئەفەرمون هەر کەسێ نەخۆش بێ نەخۆشیکی وابێ کە بگوازێتەوە نەقڵ بێ بۆ خەڵکی کە ئەوە دروست نییە بچێ بەشداری نوێژی جەماعەت بکە ئەگەر یەک نەفەر نەخۆش بێ نەخۆشیەکەی وابێ تووشی خەڵکی تری بکە ئەوە دروست نییە و ئەتوانێت نەچێ بۆ نوێژی جەماعەت و پێغەمبەری خوا شتی لەوە کەمتر صلی الله علیه وسلم ئینی کردووە فەرمێ هەر کەسێ سیریا پیازی خوارد با نەیە بۆ مزگەوت هەر کەسێ سیریا پیازی خوارد شتێکە بۆنی دێ ئەی چ ئەوەی کەواکو پەتایەک بێ ڤایرۆسی بێ خەڵکی پێ بمرێ لەبەرەوە موسڵمانان پێویستە پابندن بەو ڕێنمایانەوە کە وەزارەتی سەحە دەریەکە وەزارەتی ناوخۆ بە خەڵکی ڕاگەیەنێ لایەنە پەیوەندیدارەکان بۆ پاراستنی تەندروستی خەڵک و سیحەتی خەڵک هەر ڕێنمایەک دەرەکەن پێویستە پێوە پابند بن بەڵام بەڕاستی پێویستە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکانیش ئاگایان لە ژیان و مەعیشەت و گوزەرانی خەڵک بێ چکە بەشێکی زۆری خەڵک ئەوەی نەبێ بە ڕۆژانە پاییکە لە دوکاندار و لە کرێکار و لە زۆری لەو ئەهلی کەسە بە شتانە هیچی تریان نییە لەبەرەوە بێ ئاورێکیش لە ژیانی خەڵک لە گوزەرانی خەڵک بدانەوە سەرەڕای ئەوە داوا لە خوا پێداوان و دەوڵەمەندانیش ئەکەین ئەوان ئاگایان لە دەر و دراوسێ و خزم و هاوڵاتیان بێ ئەوانی کە خوای گەورە دەسەڵاتی پێداون چونکە خوای گەورە ئاوەها دەرکەوت لەم وەزعە یعنی زۆر ئاسایە بە شتێکی بەسیط ئینسانەکان بمرن هەرچی سەرۆت و سامانێک گشتی لە یەک لە 1000 بێتەوە هەرچی دەسەڵات هەیە نەمێنێ ئێستا هەرچی حکومات و دەسەڵاتی دنیا هەیە هەمووی خەریکی خۆپاراستنە هەمووی چۆن خۆی پارێزە و لە ماڵ نێتە دەرە و دەموچاوی بشوا و دەستی بشوا بە سابوون و هەموو وەزعەکان کە هۆکاری خۆپارێزین بەکاری بێنی بۆی کەواکو لەم نەخۆشی و لەم دەردە ڕزگاری بێ لە کۆتایە داواکەین لەخوای گەورە لێمان خۆش بێ بەزەی پیامانە بێ ڕەحمان پێ بکە لە تاوانەکانمان ببورێ خوای گەورە ئەوانەمان چاکە چاکی کە ئەوانەمان گوناهبار و خەتابارن بگەڕێنەوە سەر ڕێگا و تەوبە بکەن و خوای گەورە لێیان خۆش بێ سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين